سڵاو بەڕێزان، من ئوسامە ئەحمەدم. ئەمڕۆ هەندێک هەواڵی نوێتان پێشکەش دەکەم. لە یەکەم هەواڵمان هەواڵێکە تایبەت بە جیهانی مارڤڵ و وەداریکراوی سپایدەرمان ڕاگەیەندراوە بڵاو کرایەوە کە بەشی چوارەمی سپایدەرمانەکەی تۆم هۆڵاند کە بڵێن بەم دوایانە سێ بەشی لێ بڵاو کراوەتەوە لە ئێستادا ئەو ڕۆلی سپایدەرمان دەجێڕێت جا بەشی چوارەمی ئەو سپایدەرمانە لە ساڵی 2026 بڵاو دەکرێتەوە و بە دیاریکراویش 26 مانگی حوتی ساڵی 2026 و لە هەمان کاتدا ساڵی داهاتوواتە ساڵی 2025 دەرهێنان و بڵێن بەرهێنان و شتەکەی دەست پێ دەکات تا ئێستا ڕەنەگەیەنراوە کە بۆ نمونە کاستەکەی کێ دەگرێتەوە چێ ناگرێتەوە، بەڵام بەگەریشی زۆرەوە ئەوانەی کە سەرەچین بۆ نمونە تۆم هۆڵاند و زیندەیە ئەوان دەگەڕێنەوە. دواتریش بە پێی زانینی کارکتەرەکانی تر کە بە تایبەتی لە خراپەکار و ئەوانە چێ زیاد دەکرێت و خراپەکارەکە چییە هەواڵی زیاتر بڵاو دەکرێتەوە، بەڵام ئەوەی تا ئێستا دەیزانین ئەوەیە کە فیلمەکە هەم ڕاگەیەندرا هەمیش ساڵی 2026 لە سینەماکان پەخش دەکرێت. بەشی سێمی فیلمی ڤێنم کە بە ناوی دوایین سەمایە کە لە ڕۆڵجێڕانی تۆم هاردیە و لە ڕووی شعبیەتەوە بە تایبەتی لە کوردستان تا ئاستێکی زۆر شعبیەتی هەیە و خەڵک بڵێن سەیری دەکەن، بەڵام بەگشت لەلایەن ڕەخنەگرەکانەوە دوو بەشەکانی تر ئەوەندە سەرکەوتونە بوون و لە لای خەڵکی ئاساییشەوە لە تەواوی جیهان ئەوەندە سەرکەوتونە بوون و ئەوەندە نمرێ بەرزیان بەدەستنە هێنابوو. ئێستا بەشی سێمی بڵاو کراوەتەوە لەم چەند ڕۆژەی دوای بەشەکەی بڵاو کراوە لە هەمان کاتدا وەکو ڕێیتینگ هاوشێوەی بەشەکانی پێشتر ئەوەندە بەرز نەبوو بە تایبەتی لەلایەن ڕەخنەگرەکانەوە تا ئاستێک نزمتریش بوو لە بەشەکانی پێشتر، بەڵام یەک جیاوازی هەیە کەمێک لەلایەن خەڵکیەوە هەست دەکەین. نازانم تا ئێستا پێم وایە بە ڕێیتینگی ئایەندی بڵاو نەبووەتەوە خۆم نەمدیوە، بەڵام لەلایەن خەڵکیەوە هەست دەکەین کە خەڵکەکە تا ئاستێک زیاتر بەدڵیانە کەمێک زیاتر بەدڵیانە و بێگومان ئەمەش دەبێت بە دوایین بەشی ڤێنم واتە بڵێن کە ڤێنم فیلمێش تایبەت سەر بەخۆی هەبێت و بەتەنیا بڵێن لەسەر ئەو بێت ئەو فیلمانە چیتر بەرهەم ناهێنێن و ئەو سێ بەشە دوایین بەشن، بەڵام دەڕەنەگەیەندراوە ئایا دەکرێت ڤێنم بە تایبەتی کە سەر بە جیهانی سپایدەرمانە و لە کۆمیکەکان زیاتر لە جیهانی سپایدەرمان بەدەردەکەوێت ڕانەگەیەندراوە کە ئایا لە بەشەکانی داهاتوو دەرکەوتنی دەبێت یاخودنا ئەوەی دەزانین کە لە ئێستادا تەنیا ئەو بەرهەمەیە هەیە و ئەمەش دوایین بەرهەمە. فیلمی ئەیلین ڕومیلۆس کە بەشێکی نوێ بوو لە جیهانی ئەیلین تۆزێک فیلمێش ترسناک و لە هەمان کاتدا بڵێن خەیاڵی بوو لە ئەم ساڵ کە بەشی یەکەم بڵاو کرایەوە سەرکەوتنێکی زۆری بەدەستهێناوێکێک بوو لە فیلمە شازەکان کە بە تایبەتی لە ڕووی چیرۆکێکی ناوازی هەبوو و لە باوەت دەرهێنان و ئەوانەش بڵێن تا ئاستێکی زۆر باش بووە پێشوازێکی زۆری لێکرا هەم لایەن ڕەخنەگران هەم لایەن خەڵکی ئاسایی. ئێستا بەشی دووەم و سیکوێل ڕاگەیەندراوە کە سەر بە هەمان بڵێن هەمان بەش و هەمان فیلمە ئێستا بەشی دووەمی ڕاگەیەندراوە تا ئێستا هیچ هەواڵێک لەبارەوە نازانێت، تەنیا دەزانێت کە بەشی دووەمی لە بەرهەمهێناندایە. بۆ ئاشقانی جیهانی جۆن ویک و فیلمەکانی جۆن ویک ئێستا فیلمێکی ئەنێمی سەر بە جیهانەکە ڕاگەیەندرا. ڕانەگەیەندراوە کە فیلمەکە بە دیاریکراوی باس لە چی دەکات، بەڵام دەزانین کە فیلمەکە پریکوێڵە واتە باس لە ڕووداوەکانی پێش فیلمەکانی جۆن ویک دەکات. جا نازانین ئایا خودی کارکتەری جۆن ویکە هەرچۆنێک بێلەبەرەوەی سەر بە جیهانی جۆن ویکە شتێکە بێگومان چاوەڕوانیان بۆ هەیە لەگەڵ ئەوەشدا کە ئەنێمیە شتێکی جێگای گومانە ئایا ئەنێمی لەو بوارە سەرکەوتو دەبێت بە تایبەتی لە بابەتی گەیاندنی ئەو ئەنیمێشنە جوانێک کە پێشتر لە فیلمەکان هەبوو. هەر لەبارەی جۆن ویکیشەوە بەشەکانی تری فیلمەکە یاخود ئەو بەشانی کە فیلمە ڕاستیەکە بوو کە چوار بەشی بوو ئەوە بوو پێشت بڵاو کرانەوە. جا دیارە ئەو هەفتەیە ساڵیادی بڵاوبوونەوەی یەکەم بەشێتی هەر بۆیەشە بوونەی ئەوەوە لە 3 تاکو 6 مانگی 11 فیلمەکان لە سینەما دووبارە پەخش دەکرێنەوە واتە چوار بەشەکە بە دوایەک لە سینەماکان پەخش دەکرێنەوە بۆ ئەوانەی کە حەز دەکەن ئەو ئەکشن و بڵێن ئەو بابەتە جوانە لە سینەما ببینن پێم ئاوێ دەرفەتێک کە دووبارە بتوانن ببینەوە. زنجیرە ئەنەمی ڤۆکس ماکنا کە بەم دوایانە بڵێن وەرزی سێمی لێ بڵاو کرایەوە لە ئەمازۆن پەخش کرا، وەرزی چوارەمیشی ڕاگەیەندرا و نوێ کرایەوە. طبعا ئەوانەی کە ئەنیمەکەتان نەبینیوەش پێشنیار دەکەم کە بچن سەیری بکەم، بەڕاستی شایەنە بە سەیرکردنە چووکە ئەنیمەیەکی زۆر ناوازێت چیرۆکەی هەم فانتازی و هەم خەیاڵی زانستی و ئەو بابەتان هەموو تێکەڵاوە و کارکتەرەکانی کەمە دەکەونە ناودڵتەوە. وەرزی سێمیش زۆر سەرکەوتوو بوو هەر بۆیەش وەرزی چوارەمی ڕاگەیەندرا. زنجیرە ئەنیمەیەشتیش کە بە هەمان شێوە بەم دوایانە بڵاو کرایەوە سەرکەوتنی بەدەستهێنا یەکەم وەرزی زنجیرەی توم ڕایدەر بوو کە بە ناوی توم ڕایدەر ئەفسانەی لارا کرافت بوو، ئەویشان بە هەمان شێوە وەرزی یەکەمی سەرکەوتوو بوو و ئێستاش وەرزی دووەمی ڕاگەیەندرا و بڵاو دەکرێتەوە لە داهاتوودا. هەواڵێکی زۆر خۆش بۆ ئاشقانی جیهانی مارڤڵ و بە دیاریکراویش کارکتەرەکانی وەکو پانیشەر و دێردێڤڵ و ئەوانە زنجیرە نوێەکەی دێردێڤڵ کە لەمێژ ڕاگەیەندرا و بە ناوی دێردێڤڵ بۆرن ئەگەین یاخود دووبار لەدایک بوونەوە لەمێژ بوو دەمازانی کە بەرهەمهێنانی بۆ کراوە. جا لەم دواییانە ڕاگەیەندرا و بڵاو کرایەوە کە لە 4 مانگی 3 ساڵی داهاتوو کە ساڵی 2025 لە دیزنی پلاس پەخش دەکرێت. ئەمەشان هەواڵێکی زۆر سەرنجڕاکێشە چونکە گەڕانەوەی یەکێکە لە باشترین زنجیرەکانی مارڤڵ، من بەلای خۆمەوە یەکێکە لە تۆپ 3ەکە. دوای تێپەڕبوونی چەندان ساڵ بەسەر بەشی یەکەمی کاراتی کیدز کە
بڵێن جاکشان ڕۆڵی تێدا جێڕابوو ئەو بەشێکە جاکشان ڕۆڵەکەی تێدا جێڕابوو دوای بڵاوبوونەوە چەندان ساڵ دوای بەشی یەکەم بەشی دووەمی ئەو ماوەی پێشتا ڕاگەیەنرابوو کە جاکشان دەگەڕێتەوە ئێستا پۆستەر و شتەکەی بڵاو کراوەتەوە و کاتی بڵاوبوونەوەی فیلمەکەش ڕاگەیەندرا کە بڵێن مانگی 5 ساڵی 2025 بۆ ئاشقانی ئەنجلینا جولی یەکێک لە فیلمە سەرنجڕاکێشەکان بڵاو کراوە کە ڕەخنەگەرەکان ئەوانەی کە تا ئێستا بینیویانە بڵێن بە مەزن باسییان کردووە تەما فیلمەکە بەتەواوی بڵاو نەبووتەوە ئەوەی کە بڵاو بۆتەوە تەنیا ترێلەر و شتەکەیەتی فیلمەکە بەناوی ماریایە ئەنجلینا جولی ڕۆلی سەرنجتێدا دەجێڕێت باس لە ئافرەتێک دەکات کە مۆسیقاژن یاخود گۆرانی بێژی ئۆپرایە ئۆپرا کە بەتایبەتی لە کۆندا زۆر بەناوبانگ بۆ هەمە سروشتەکان دەچوون جا ئەویان باس لە ئەو گۆرانی بێژ دەکات کە گۆرانی بێژی ئۆپرایە و ئەو بڵێن ژیانێکی درامایی ئەو باستەوە دەکات جا بە پێی ئەوەی کە ڕەخنەگەکان و ئەوانە بینیویانە زۆر مەتحی خودی فیلمەکە دەکەن لە ڕووی ژان لە ڕووی بڵێن پێی ئام و بابەتەکەی ناوی و لە هەمە کاتدا زۆر مەتحی خودی ئەنجلینا جولیش دەکەن دا پێم وایە ئەنجلینا جولی لە ئاستی وەدانێک کە بڵێن پێویست کە ڕەخنەگەکان مەتحی بکەن چونکە ئەوەی کە ئێستا بینیومانە بەڕاستی لە لووتکەدایە ئەوەش کە لە ترێلەکە دیارە پێی دەچێت بەڕاستی شتێکی ناوازە بێ بەتایبەتی بۆ خەڵاتەکان بەتایبەتی بۆ بابەتی ئەکتینگ و ئەوانە هەرچەندە ژانر و بڵێن شێوازی فیلمەکە زیاتر لەوانە دەچێت کە بۆ خەڵاتی بڵێن کان و ئەوان دەپاڵێورێن بۆ منە ژانرێکی تۆزێک نازانم سایکۆلۆژی ئەو بابەتانەیان هەیە زیاتر بۆ ئەوان وەک بڵین لە ترێلەکەوا دیارە بەڵام تا فیلمەکەش بڵاو نەکرێتەوە نازانین چۆنە هەر چۆنێک بێ ئەگەر واش بێت هێشتا هەر مەراقین چونکە بەڕاستی فیلمێکە کە ئەنجلینا جولی ڕۆلی بجێڕێت و ئاوە پەسنی بکرد بێگومان شایانی ئەوەیە کە چاوەڕێ بکەین ئەمجارە هەواڵێکی ناخۆشم پێ بۆ جەماعەتی بڵێن مارڤڵ کە ئێستا فیلمێشتریان ڕەت کرایەوە بەرهەمێشتریان ڕەت کراوەتەوە یاخود دواخراوە بۆ کاتێکی نادیار کە بریتێ لە فیلمی بڵێ ئەو فیلمیان زۆر لە مێژوو هەوادارانی مارڤڵ دەیانویست بڵێن هەواڵی زیاتر لێبارەوە بزان چونکە ئەکتەرێکی نوێ بوو مەهاشەلا عالی بۆ ڕۆلی بڵێد بڵێن هەڵبژێردرا بوو ڕاگەیەندرا بوو تا ئەستێک لە بڵێن لە لیستی ئەو فیلمانە بوو کە 2025 بڵێن مارڤڵ بڵاوی دەکاتەوە بەڵام ئێستا سراوەتەوە داخراوە نازانین کە دەیخەنە 2026 یاخود بڵێن هەر لە 25 هەرچۆنێک بێ ئەوەی کە تا ئێستا دیارە بە ئەگەری زۆرەوە لە 25 نەماوە دوای سیرکردنی فیلمی گلێدیەتێر 2 کە ڕیدلی سکۆت بڵێن دەهێنانی بۆ کردووە و دەتوان بڵێن بەشێکە لە گلێدیەتێر 1 کە چەندان ساڵ پێش ئێستا بەرهەم هاتووە و سەرکەوتنێکی زۆری بەدەستهێنا و خەڵاتی زۆری بەدەستهێنا بگرێت لەوانە چەندان خەڵاتی ئۆسکار بەشی دومی کە بڵاو کرایەوە تەبعاً گومانی لەسەر بوو لەبەر ئەوەی سیکوێڵە ئایا سەرکەوت دەبێت یاخودنا ئێستا کە ڕەخنەگرەکان بینیویانە بەیەکێک لە باشترین فیلمەکانی دەزانن کە لەم ساڵە بڵاو کراوەتەوە هەندێک باستەوە دەکەن کە یەکێکە لە باشترین بەشی دووەمەکان کە لە فیلمێکەوە وەرگیرا بێت و بکرێت بە سیکوێڵی فیلمێک و بە تایبەتیش لە بابەتی ئەکتین زۆر باسی دینزل واشنگتن دەکەن کە پێشتریش بینیومانە لە چەندان فیلم ئەکتینگ و شتەکەش زۆر ناوازەیە دەڵێن کە ئەوەی لەو فیلمە پێشکەشی کردو هەر چەندە فیلمەکە زیاتر جەنجی و بڵێن حەماسەت و ئەوانەیە بەڵام دەڵێن کە ئەوەی لەو فیلمە لە ڕووی ئەکتینەوە پێشکەشی کردووە بێگومان دەیپاڵەوێت بۆ خەڵاتی ئۆسکار جا فیلمەکە نزیکەی مانگێک دوای ئێستا بڵاو دەبێتەوە مانگێشتر 25 ڕۆژێشتر بڵاو دەبێتەوە بێگومان چاوەڕوانێکی زۆرم بۆ هەیە یان یەکێکە لەو فیلمانێک کە بڕاستی شایانی ئەوەیە لە سینەما ببینیت پێدەچێت بە پێی ترێلە شتەکەی بێ فیلمێکی زۆر حەماسی زۆر ناوازە چیرۆک و ئەکتینگ و کارکتەر و بڵێن ئەو ئەکتەرانی کە بۆ هەڵبژێردراون کاستێکی زۆر ناوازە و نایابی هەیە پێشتر باسی سپایدەرمانەکەی تۆم هۆڵاندمان کرد بەڵام ئێستا تۆم هۆڵاند لە بابەتێشتر هەیە کە بە هەمان شێوە ناوازەیە و چاوەڕوانی زۆر لێ دەکرێت ئەوەیە کە تۆم هۆڵاند کاس کراوە بۆ ڕۆڵجێران وەکو ڕۆلی سەرەکی لە فیلمە نوێیەکەی کریستۆفەر نۆڵان کە کریستۆفەر نۆڵان بڵێن یەکێکە لە باشترین دەرهێنەرەکان تۆم هۆڵاند یەکێکە لە ئەکتەرە سەرەکیەکان لە فیلمەکەی ئەو و باسش لەوە دەکرێت تەنیا بۆ بڵێن بانگەشەیەکە تا ئێستا دڵنیا نەکراوەتەوە بەڵام باس لەوە دەکرێت کە فیلمەکە ئەم جارە باس لە جۆرێکی ترسناک دەکات و باس لە ڤامپایر و خوێنمژەکان ئەوان دەکات کە بڵێن لە ساڵی 1920ەکان و ئەوانە هەبوون نازانم واقعی ئەو شتانە نازانم هەر چۆنێک بێ دەڵێن باس لەو جۆرە دەکات و جۆرێک بڵێن زۆر ژانێکی ترسناکی پێوە دیارە ئەمەشیان چالنجێکی نوێ هەم ئەوەی کە کریستۆفەر نۆڵان بۆ یەکەم جار لەگەڵ تۆم هۆڵاند کار دەکات هەمیش ئەوەی کە دووبارە بڵێن چالنج دەخاتەوە بەردەستی خۆی کە دووبارە بە ژانرێکی نوێ بێتەوە چونکە ئێمە دەزانین کە کریستۆفەر نۆڵان عادەتی ئەوەیە کە ژانری نوێ پێشکەش دەکات هەندێک جار بڵێن بابەتی کۆمیک و سوپەر هیرۆ هەندێک جار بابەتی درامایە هەر جارە و بابەتێکە ئێستاش دەستی گرتووە بە بڵێن باس لەوە دەکەن کە دەستی گرتووە بە بابەتی ترسناک و ئەوانە جا نازانم ئەویان چۆن دەبێت لە بۆکس ئۆفیسی ئەم جارە فیلمی سمایل بەشی دووەم واتە پێکەنین بەشی دووەم لە پلەی یەکەمدایەوە 32 ملیۆن دلاری کۆ کردوتەوە دوای ئەوەی کە بۆ یەکەم جار بڵێن پەخشکرا ئێستا یەکەم هەفتەیەتی و هاتۆتە پلەی یەکەم و 32 ملیۆن دلاری کۆ کردوتەوە
بە شێوازێکی بڵێن سەیر و نام و بەڵام بەڕاستی شانێتی فیلمی ئەنیمێشنی وادرۆبۆت کە چەندان مانگ دەبێت پێمای بڵاو بۆتەوە تەنات ئێستا لە پێیج و بڵێن لە وێبسایت شتەکانیش بەردەستە لە ئێستادا پلەی دووەمی گرتووە و 10 میلیۆن دلاری کۆ کردوتەوە و فیلمی ترسناکی تێریفایریش پلەی سێمی گرتووە و 9 میلیۆن دلاری کۆ کردوتەوە. پێشنیاری ئەم هەفتەیەشمان لە بابەتی زنجیرەی تیکاپ زنجیرەیەکە کە لە ئێستادا لە پەخشکردنایە و بەم دوایانە و بڵێن بڵاو بۆتەوە زنجیرەیەکە باسەوە دەکەن کە ژان دوشتەکەی لە دارک و فۆرم و بڵێن لۆست و ئەوان دەچێت باسەوە دەکەن ئەگەر حەز بە و زنجیرانە بکەن بێگومان چێژلەوە دەبینن دا زنجیرە نهێنی ئامێزەکان عادەتیان وایە کە ئەڵقە سەرەتاییەکان زۆر ڕوو نییە بزانین کە ئایا بڕاستی سەرکەوت دەبێت یاخودنا بەڵام لە ئێستادا یەکێکە لە باشترین زنجیرەکان کە پەخش بکرێت پێشنیار دەکەم کە بچن سەیری بکەن. بۆ بابەتی فیلمیش فیلمی ترانسفۆرمەرز 1 کە باسی لە مێژووی ترانسفۆرمەرەکان دەکرد یاخود بەتایبەتی ئۆپتیمەس پرایم و مێگاترۆن و ئەوانە کە لە منداڵی یاخود بە بچوکی چۆن بوون و ئەوەی هەساری ئەوان فیلمەکە ئێستا بڵاو بۆتەوە لە وێبسایت شتەکان و لەلایەن ڕخنەگران لەلایەن خەڵکی شەوە ڕێتینی زۆری پێدراوە و زۆر پسنیان کردووە فیلمێکی زۆر ناوازەیە پێشنیار دەکەم بۆ فیلمێکی خانەوادەی و ئەکشن و حەماسەت و ئەو زۆر بابەتانە بچن سەیری ئەو فیلمە بکەن بەڕاستی شایەن بە سەیرکردنە. من نووسام ئەحمەدم سوپاس.